سەرۆک ڕەجەب تایب ئەردۆغان لە ڕۆژ یەکشەمەوەتی دەرەنجامە سەرەتاییەکان لە لێکۆڵانەوەی هێرشەکەدا بۆ سەر ئاهەنگی زەماوەندێکی هاوسەرگیری کوردی لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا ئاماژە بەوە دەکات دەوڵەتی ئیسلامی لەوەدا بەرپرسیار بێت. هێرشەکە بۆ هۆی کوشتنی فەرتر لە 50 کەس. تەقینەوەکە لە هەرە کوشندەترین تەقینەوەکاندا بووە لە ماوەی ئەم ساڵدا لە تورکیا. تورکیا لە ماوەی ساڵی ڕابردوودا لە بەرامبەر شەپۆلێک لە هێرشەکاندا بووە کە یان میلیشەکانی پەیوەست بە پارتی کرێکارانی کوردستان خۆیان بەرپرسیار زانیون و یاخۆت خراوەتە پاڵ دەوڵەتی ئیسلامی. دەرەنجامەکانیان ئاماژە بۆ ڕاستیە دەکات ئەوە کاری داعش بووە. ڕوونەکە داعش لە گازیئەنتاب ڕێکخراوێکی لەو جۆرەی هەبووە و یاخود هەوڵی داوە لەم دوایانەدا شوێن و پێگەیەک بۆ خۆی بکاتەوە. هێرشەکە لە کاتێکدا دێت وڵاتەکە هێشتا بەدەم کودەتا سەرنەکەوتۆکەی مانگی ڕابردووەوە دەناڵێنێ کە حکوومەت تاوانباری فەتحوڵا گوڵەن دەکات. گوڵێن نەکۆڵی لە هەر جورە بەشداری بوونیەک دەکات. لێرەدا ڕوونە ئێمە داوای گەڕانەوەی سەرۆکی ڕێکخراوەیەکی وەکو ئەمەمان کردووە مەبەست بزوتنەوەی گوڵن کە دەستگای زانیاری ئێمە و حکوومەتەکەمان بڕیاری داوە ئەمە ڕێکخراوەیەکی تیرۆریستیە و ئێمە ئەم هەموو دۆکمنت و زانیاریانە دەخینە بەردەستی وڵاتە یەکگرتوەکان و ئەگەر بۆچوونەکە هێشتا ئەوەیە کە ئاخۆ لە ڕاستیدا تاوانبارە بێگومان ئەوە تارماییەک لەسەر هاوپەیمانیەکەمان دروست دەکات. ئەردوگان لە وڵاتە یەکگرتوەکان داوای ناردنەوەی گوڵێنی کرد و دەڵێت کەمی هاوکاریکردن شیانی هەیە تارماییەک بەسەر پەیوەندە دیبلۆماسیەکانماندا دروست بکات. جامی دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا.